سلااوتان لەبێ دێوارتان باش بینەرانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم کە ئێوارەش لە پرۆگرامی نوێیان لەگەڵتانە بم هیوادارم هەموو لایەکتان تا دروستێکی باشتانە بێت ئازیزانی ئێمە میوانی ئێوارەیەم ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمدا بێت کە ئەکتەر و شانۆکارێکە کاتوانانی بڵێن بۆ ساڵانێکی زۆر هەم خەرکی کاری شانۆیی و هەروە لە چەندین درامای دیاریشدا بەشداری کردووە و لە ئێستاشدا سەرقاڵی چەندین کاری شانۆییە کە نوێترین کاری شانۆی کە لە مانگی دووە بەشداری تیا کرد بە ناوی سێبەری چییە؟ میوانەکەم کە قاسم نووریە کە قاسم سڵاوت دەبێت ئەم کاتۆ باش؟ دیارە دڵنگەکەمە باشی ناگاتە لای کاک قاسم دیارە کاک قاسمێکێکە لە ئەتوانی بڵێن لە ئەکتەرە دیار و شانۆکارە دێرینەکانی شاری هەولێر کە ساڵانێکی زۆرە لەگەڵ چەندین هونەرمەندی دیاری هەم شاری سلێمانی هەم شاری هەولێر هەم بە شانۆ دەستان پێ کردووە دواتریش بەشداری چەندین درامای کردووە کە لەوانە درامای گەردەلوولە کە بەشداری تێدا کردووە هەروە بەشداری لە چەندین فیلمی شا کردووە کاک قاسم بە خۆشحاڵیشەوە تا ئێستا یەکێکە لە شانۆکارە چالاکەکان کە تاکو ئێستا بەردەوامە کاک قاسم پێواوە ئێستا کێشەکە چارەسەر بە کاک قاسم سڵاوت دێ بەدەم کاتۆ باش؟ دیارە دەنگەکەمە باشی ناگاتە لای کاک قاسم هیوادارم کە هاوکارانم ئەو کێشەیمان بۆ چارەسەر بکەن بۆ ئەوەی دەنگەکە بە باشی بیستە و درێژە و پرۆگرامەکەمان بین ئێستا راپۆرتێکمان ئامادەیە کە لە دەستگای جەمال عیرفان لە شاری سلێمانی کۆڕێک بۆ نووسەر و لێکۆڵەر مامۆستا ئەیوب ڕۆستەم ساز کرا کە هەر لەو کۆڕەدا نوێترین کتێبی مامۆستا ئەیوب بە ناونیشانی یارسان دینێکی کوردیە بڵاو کرایەوە کە باس لە مێژووی ئاینی یارسانەکانەکەات. ڕسمێکەیە کە کتێبی یارسان دینێکی کوردی ئەناسێنرێ ئەم کتێبەوە چاپی پێنجەمیەتی و بۆ چەند زمانێکی ژوەرگردراوە لەوانە زمانی سویدی و زمانی ئەڵمانی و فارسی کتێبی یارسان دینێکی کوردیە باس لەو دینەیەکە کە تایبەتمەندەکانی زۆربەی هەر زۆریان لە کوردستانان لە کوردستان و دەرەوەی کوردستانە شوێن کەوتوی هەن لای هەندێک کەس بە کاکەیە ئەهلی حەقی عەلی ئیلاهی ناو ئەبرێ ئێمەش بە یارسان ناومان هێناوە ئەو چوار ناوە هەمووی ناوی گشتگیرن بۆ دینەکان دێ ناوی ناوچەی ژێ وەکو لە هەندێک شوێن ئەڵێن هاواری قەڵخانی و هەتا دوایە قەڵەم حاجی ئەمانە هەمووی یارسانەکانەگرێتەوە. دینی یارسان ڕێگەکانی بۆ ناو دینی ئاری و ڕێگەکانی بۆ ناو دینە ئاریە کۆنەکان دەگەڕن وەکو دینی ئاری کۆن کە تا 14 سەدە بەر لە زایەن دینی هەمونەتەوە ئاریەکان بۆەوە وەکو دینی میترائیزمت کە 600 ساڵ باڵادەست بۆ بەسەر ئەوروپاشە وەکو دینی زەردەشتی کە ئەوە لەوانەیە شتێکی هەر لێ بزانن کە ئەوە ڵێن ڕێگەکانی بۆ دینانەگەڕنەوە بەڵگەمان ێسش کاتی ئەو بەڵگانە نییە بەڕاستی بیان خێنە ڕووشون کە وەخت نییە تەنیا یەکشت کە منڵێم دینێکی کوردیە ئاوی کەوسەر و قیبلەکەشی لە کوردستانەوە بزاد لە هەورامانەکە ئەڵێ وڵاتەی مێردان خەرخەی نورنەوەر ئاوم تەشارن قیبلم پەردیوەرە تەشار دەیەکە لای نەوسود لە هەورامانی لەهۆن و پەردیوەریش ئەو شوێنەیەکە نزیک بە شێخان کە مەزاری سوڵتانی ئیسحاقی لێەوە. بەڕاستی شانازی بە نووسەر و لێکۆڵینەوە کاک ئەیوب ڕۆستەمی ئەکەین کە زۆر هەوڵەدات بۆ گەڕانەوەی کەلتوری کوردی بۆ گەڕانەوەی مێژووی کوردی و مێژووناسی کوردی نەک مێژوو نووسی کوردی و لە هەر شوێنێک بابەت هەبێت لە بابەت مێژووی کوردی کە بۆی ڕۆیشتووە چ لە دەرەوەی وڵات چ لە ناوەی وڵات ئێمە بەو کارەی زۆر شانازیەکەین تەنانەت چەندین کتێبی لایە کە چەندین ساڵ کۆنن لە باتی ئەوەی کە پارە و پول و سەرۆتەکەی بخاتە ناو قاسە بەڕاستی ئەو کتێبانی خسۆتە ناو
خاصە ئەم کتێبانە لە لای مامۆستا ئەیوب ڕۆستەمی و لای ئێمەش زۆر لە هەموو سەرۆتێکی دنیا گرنگترە چکە مێژەکەی خۆمان پێڵێ بۆیە لێرەدا لە حکوومەتەکەم کە گرنگی پێبا بۆ کتێبانە کە تەرجمەی کات و هەروەها کە چاپی کات بۆی بکەوێتە بەردەستی خوێنەر و مێژووی خۆی بناسێت چکە ئێستا ئێمە مێژوو ناسمان نییە بەڕاستی و ئەو زیاتر مامۆستا ئەیوب گرنگی بە دینە کۆنەکانی کوردەدا کە ئەویش دینی یارسان دینی زەردەشتی دینی ئێزیدیە و لێرە لە کتێبەکانی زیاتر باسی جوگرافیای یارسانەکات و مێژووی یارسانەکات شوێنکەوتوانی یارسانەکات و هەروەها پەیوەندی یارسانەکان بە زەردەشتەکانەوە چی و ئایا یارسانەکان لە پێش زەردەشتەکان بوون یان زەردەشتەکان لە پێش یارسانیەکان بوون کە ئەمە کارێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە کە بەڕاستی زۆر ناسینمان نییە لە بابەت مێژۆ بۆیە دەستخۆشی لەکەین سپاس بۆ کەناڵەکەتان. بەڵێ خۆشەویستانی ئێمەوە دیارە کێشەکەمان چارەسەر بە خۆشحاڵیەوە کاک قاسم ئێستا لە هەولێرەوە لەگەڵماندا ڕاستە خۆ کاک قاسم سڵاوت لێبێت ئەم کاتەوە باش زۆر خۆشحاڵم کام ئێوارە میوانی پرۆگرامەکەمانی. هەموو کاتتان باش ئێوارەی ئێوە باش ئێوارەی ئەمڕۆی گەلی کوردستان و ئێوارەی بینەران و ئێوارەی هەموو هونەرمەندان باش. زۆر سپاس. کاک قاسم دیارە پێشتریش لە ئاماژەم پێکردوویەکێکی لە هونەرمەندە چالاکەکانی شاری هەولێر کاتوانین بڵێن پەیوەندی و هاوڕێتێکی باشیشت هەیە لەگەڵ هەموو هونەرمەندانی کوردستان وایەکێکی لەو هونەرمەندانی کە تاکو ئەم کاتەش بەردەوامی هەم لە بەشداریکردن لە کاری شانۆی و هەروەها لە دراما و لە فیلمیشدا و نوێترین کاری شانۆی تۆش کە بەشداریت کردبوو بە ناونیشانی سێبەری چیاویم پێم خۆشە کە کەمێک باس لەو کارە شانۆیە بکەین لەو کارە شانۆی بکەی بۆمان. خۆشحاڵم بێگومان من لە ساڵی 1970ەوە لە تەمەنی 6 ساڵیەوە بەردەوامم لە کاری شانۆی و دواتر دراما و دواتر شتی تەلەڤیزیۆنی و سینەما و ئەو بابەتانە دوا کار کە بەڕێوەبەرایەتی هونەری شانۆی هەولێر شانۆی سێبەری چیا لە نووسین و دەرهێنانی مامۆستا هیوا سوعاد کە ئەو شانۆیە باسی زیاتر ئەو وەزعیکەوە بەسەر میلەتەکەمان داهاتیە لێرەدا سێژنی کورد معاناتی پیاوەکانیان دەژێڕنەوە کەوا پیاوەکانیان لە سەردەمی شۆڕشەوە لە سەردەمی خەباتەوە بەردەوام لەگەڵ ئەو معاناتەی بەسەر کووردا هاتووە هەتاوەکو ڕۆژی ئەمڕۆ ئەو ژنانە بخۆیان کەوا مابوونەوە لەناو ئەو معاناتەی کە دەژیان لە شانۆگەری سێبەری چیا کە جاران چیا پشت و پەنای میلەتی کورد بوو. ئەمڕۆ کەش پاش ئەو هەموو خەڵکەی پێشمەرگە خەباتی کرد و پێشمەرگە شۆڕشی کرد و لەو دەقەشانۆی جوانەدا ڕۆژگاری ئەمڕۆمان پێنیشان دەداکەوە پشتکردنە میلەتێک هەیە ئەوەش ژنەکان ئەو حالەتانیان دەجێڕاوە کە ئەو ڕۆکە ئەگەر ئێمە لەگەڵ میلەتەکەمان باش نەبین چیاش پشتمان نامینێتەوە و چیاش سێبەرمان نابیتن. زۆر باشە. کاک قاسم بێگومان لە نێوان بەشداریکردنت لەو کارە شانۆیی کە لە ماوی ڕابردوودا کە بەشداری تیا کردووە و ئێستاش کە بەردەوامی پێم خۆشەوە پرسیارە بکەم کە ئایا شانۆ بەتایبەت لە هەولێر و لە هەموو کوردستانی ژەکە پرسیارەکەم گشتگیرتر بکەم ئەتوانی بڵێن کە هەنگاوی باشیانە بە حکومی کە تۆ ئەزمونێکی باشت هەیە و بەرکەوتن هەبووە لەگەڵ زۆربەی ئاکتەرە شانۆیەکانە.
بەڵێ نیوەی پرسیارەکەتم گوێ بوو نیوەکەی ترێژ نازانم چی گوت بەڵامەژینێ بەڵێ ئەگەر تەمەشایەکی مێژووی شانۆی کوردی بکەین لە ساڵی 1920ەوە لە هەولێر و لە سلێمانی و ئەو قۆناغی شانۆ تێپەڕیوە کەوا ئەمە بە درێژایی ئەو ماوانە هاتیە پچڕێک لە شانۆی کوردیدا هەبووە بەڵام لە ساڵی 1970ەوە و هەشتاوە شانۆ بەردەوام ئەوە چی هەبووە بزافەکی پتە بووە بزافەکی جوان بووە هاتە ناو ئەو بابەتانە شانۆی کوردی بەڕاستی هەنگاوی باشی بڕیوە بە تایبەتی ئەگەر بڵێن لە هەفتاوە سەردەمێکی ئەکادیمی شانۆی کوردیە دوایە هەشتاکان هەنگاوی باش نراوە لە نۆتەکان و ئێستاشی لەگەڵدا بێ تەمەشا دەکەین ئەوەی کەوا ڕۆڵی هەیە ئەمڕۆ لە کوردستان بە تایبەتی ئەگەر لەگەر دەوڵەتان بەراورد بکەین لەگەر دنیای بەراورد بکەین شانۆی کوردیش تەکانێکی باشیدایە شانۆی کوردی هەنگاوی زۆر ڕەوتی گەورەیدایە لە بۆ ئەوەی کەوا بگاتە ئاستێکی دەولی شانۆی کوردی لەگەڵ ئەو ئەزمانەی ئەو ڕۆژەیە مەسەلەن لەو بابەتانەی چەند ساڵی ڕابردوو کەوا ئێمە تووشی قەیرانی دارایی بوون بەڵام شانۆکارانی کورد بەردەوام خۆبەخشانە هەنگاویان نا ئەو ڕۆژ کە تەمەشا دەکەین ئەگەر شانۆ لە فیستیڤالات و ئەو هەموو شانۆیانێکەوە لە کوردستان نمایش دەکرێت ئەگەر بەراورد بکەین لەگەر زۆر شوێنی تری عێراقدا شانۆی کوردی هەنگاوی باشی بڕیوە زۆر باشە کاک قاسم باسی فستیڤالت کرد کە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵی ڕابردوو ئەتوانی بڵێن چەند فستیڤالێکی زۆر سەرکەوتوو لە چەند شارێکی کوردستان چەند شوێنێکی کوردستانیش بەڕێوە چوون لە هەولێر لە سلێمانی بە هەمان شێوە لە دەربەندی خان پێم خۆشە ڕابۆشوونی تۆ بزانم دەربارەی ئەو فستیڤالانە و تۆ یەکێکی لەو کەسانەی کە هەمیشە حەز بە بینینی کارە شانۆیەکانەکەی ئیتر لە هەر شوێنێکی تری کوردستان بێت تو ئەچی بۆ بینینی ئەو کارە شانۆیانە و بەشداری فستیڤالەکانەکەیت بڵێ خۆی فیستیڤال ڕنگدانەوەی ئیش و کارەکانە لە کوردستان ئەگەر شانۆ و سینەما و ئەو بابەتانە زیاتر ساڵانە ئێمە فیستیڤالی زۆرمان هەیە لە هەولێر فیستیڤالی شانۆی نێودەوڵەتی کە ئەو ساڵ فیستیڤالی شەشەم کرا شەشەمین فیستیڤالەکەەوە شانۆی نێودەوڵەتیە لە هەولێر دەکرێت لە دەربەندی خان ساڵانە فیستیڤالی شانۆی شەقام دەکرێت لە کەرکووک شانۆی شەقام دەکرێت لە سلێمانی شانۆ دەکرێت ئیتر ئەو فیستیڤالانە بە تایبەتی فیستیڤالی شانۆیی ئەوە ڕەوتێکی جوانە لە بۆ شانۆی کوردی چونکە تەمەشا دەکەین ئێمە لەو فیستیڤالانەدا بە تایبەتی لە فیستیڤالی هەولێر کە ئەو ساڵ شەشەمین فیستیڤال بوو کۆمەڵێ شانۆی زۆرمان بینی لە شانۆی لە ئێرانی و لە تونسی و لە ئەڵمانی و لە ئیتاڵی و لە فەڕەنسی و ئێمە کە ئەو شانۆیەمان دیت خۆمان بەراورد کرد ئایا ئێمە لە چی شانۆداینا ئایا ئێمە هەنگاوی چۆنمان بڕیە ئایا ئەو ڕەوتەی هەیە ڕەوتی شانۆی دنیاە ئێمە لە چی خۆمان دەبینینەوە لە چێن دەرداین بێگومان ئەو فیستیڤالە پێمان دەڵێ ئێوە گەیشتنە ئێرە ئێوەش هەنگاوی باشتان بڕیە ئێوە شانۆ لە کوردستان بەڕاستی شانۆیەکی پێشکەوتووە زۆر باشە کاک قاسم وەک دەبینین کە لە ئێستاە زۆربەی ئەو کەسانەی کە یاخودە ئەکتەرە شانۆکارانەی کە چەند ساڵێکە ئەزمونێکی باشیان هەیە لە شانۆیە لە ئێستاە لە فیلمە سینەمایەکانە ئەهبینین یاخود لە دراماکانە بە بەڕاستی شتۆکە بەشداری هەموو ئەمانەت کردووە ئایا ئەمە
کەمی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە کەسی پسپۆڕ و شارەزامان نییە وەکو ئەوەی کە وەکو ئەکتەرێکی باش بە کە بەشداری فیلمە سینەمایەکان بکات یاخود دراماکان یاخود ئەمە حەز و خولیای شانۆکارانە ئەکتەری شانۆکارانە کە یانەبێت ئەم ئەزمونانش تاقی بکەنەوە ئەمانش سوود ئەگەێنێ بۆ ئەوان و هەروەها هەنگاوی باشەنەن لە هونەرەکە و لە بوارەکەی خۆیانە. بەڵێ ببوورە لە پرسیارەکەی تریش لە کۆتایەکەی دەبڕێ بهیمە من لە پرسیارەکەی گەیشتم زۆر باشە ئەگەر تەماشا بکەین ئێمە لە شانۆ دەستمان پێکرد ینی کورد لە شانۆ دەستی پێکردیە تەمەنی شانۆی تەمەنێکی زۆرە کەوا هەموو ئەو هونەرمەندانە و ئەو ئەکتەرانە ئەوانەی ئیشیان کردیە هەمووی بە شانەوە دەستی پێکردیە لە 50 ساڵی ڕابردوو لە 100 ساڵی ڕابردوو ئەگەر تەماشا بکەی خەڵکێکی زۆر پێڕاگەیشتیە لە بۆ کاری هونەری ئێمەش بەرهەمی سینەمایی یان بتوانم بڵێم بەرهەمی درامی تەلەڤیزیۆنی ئێمە لە بۆ ئێمە تازەیە پێ ئاشناین یعنی تەمەنەشی زۆر وانییە ئەوجە بۆیە مەسا ئەوانەی کە ساڵەکانی هەفتا و لە ساڵەکانی هەشتا و لە ساڵەکانی نوهەد ئیشی شانۆیان دەکرد کۆمەڵی هونەرمەندی بە ئەزمون کۆمەڵی هونەرمەندی باش خەڵکانێکی زۆر لەو بوارە بووە کادری شانۆی و هونەری و ئەو بابەتانە لێرەدا کە سینەماش هات یان کە دراما هات بێگومان ئەو کۆمەڵێ خەڵکی ئەکتیڤت هەیەکەوە هونەرمەندە و ئیش دەکات لەو بوارە و ئەوەش وەی کردکەوە ئەوانە بە ناچاری یان هەندێک حەزی خۆیان بووە یا هەندێک هەیە ئەتوو ئەوانە لە بەردەستدایە ئەوانە هەر نەبێ ئەزمونێکیان هەیە هەم نەبێ توانایەکیان هەیە لە بۆ ئەوەیەکەوە بتوانن ئیشی سینەمایی بکەن یان بتوانن ئیشی درامایی بکەن بخۆی شانۆ و سینەما یان شانۆ و دراما زۆر لێک جیاوازە ینی لەبەرەوەی ئیشی شانۆ جیاوازێکی زۆری هەیە سەبارەت بە مەسەلەی دەنگ و جسمیەن و ئەو بابەتانەی کەوا پەیوەندی بە ڕاضی شانۆیی هەیە لە ئەدا و لەو بابەتانە زۆر جیاوازە لەگەڵ ئەوانەی کەوا لە سینەما یان لە دراما بەشداری دەکەن خۆی تێکەڵێکی وا دروست دەکاتن کەوا شانۆگەریەکەت درامایەکەت یان فیلمەکەت بۆنی شانۆی لێبێ زاروەیە یان درامایەکەت هەیە بۆنی شانۆی لێدێ دەبێ ئێمە ئەو جیاوازیە بزانین زۆر بە زۆری ئەکتەرەکان هەوڵیاندایە بە جوێرەی توانای خۆیان ئەوەی کەوا لە سینەما بگەن یان لە دراما بگەن ئەو شێوازای شانۆیی لە ئەدا و لە جسمی ئەکتەرەکەدایە نەیگوازنەوە ناو سینەما یان نەیگوازنەوە دراما ئەوە دەبێ هەوڵ بدرێ دەبێ ئەو ئەکتەرە ئەو جیاوازیەی جیا بکاتەوە بەڵام زۆر جاریشەیە ئەو جیاوازیە جیا ناکرێتەوە کە ئەو جیاوازێت جیا نەکراوە فیلمەکەی ڕۆڵی ئەکتەرەکە لە فیلمەکەی شکلێکی شانۆیی دەبینی یان لە دراماکە شکلێکی شانۆیی دەبینی ئەوەش لێرە توانای ئەو ئەکتەرەیە کە چۆن بتانی خۆی لە فیلم سینەمایی بەشدار بکە یان لە دراما بەشدار بکە جاش لەو حاڵەتە دەبێ دەرهێنەرەکە دەرهێنەری سینەما یان دەرهێنەری دراما دەبێ بتوانێ ئەو جیاوازیانە لێکتری دوورخاتەوە لێرە تێشی بشێنی ئەکتەرەکەی تێک بشێنی ئەوەی کەوا شێوە شانۆی تەقلیدەکەی وەرگرتیا لە درامایەک دەبێت تێشی بشێنی ببتە کەسێکی کە ئاسایی زۆر باشە دەستەکانە خۆشکە قاسەمە گەڕێمە بۆلات بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و بەردەوام بین.
بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕێمە بە لای میوانەکەم کاک قاسم نووری کە ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵمدایە. کاک قاسم دووبارە سڵاوت لێبێت. ئەمەوە تۆ پرسیارە ڕاستێ بەڕێز بکەم کە لە ئێستاە کۆمەڵێک گروپ و هەروە تیپی شانۆیی دروست بوون کە گەنجان زیاتر لەناو ئەم گروپ و تیپانەدا کۆبوونەتەوە کە ئەتوانێ بڵێن کاری زۆر باش ئەکەن کە ئەتوانێ بڵێن توانایەک و ئینرژێکی زۆریان هەیە کە ئەتوانێت لە ڕێگەی کارە هونەرەکان و بەتایبەت کاری شانۆیە توانەکانی خۆیان دەرخەن یاخود دەتوانێت بڵێن کە لە ئێستاە هەموو ئەو هاوکاریەکان کە لە ئێستا پێویستە بۆ هونەرمەندان بۆ شانۆکاران بۆ سینەماکاران تا چەند هاوکاری پاڵپشتی ئێوە ئەکرێت لە کارێکی هونەریە. بەڵێ ببوورە دووبارە تووشێ و کێشەی بوون لە کۆتاییەکان گوێم لێ نابێتن. سەبارەت بە هاوکاری لەلایەن با بڵێن حکوومەتەوە بێگومان بەرهەمی کوردی هەتا ئێستا ئیشی کوردی شانۆی کوردی درامای کوردی فیلمی کوردی هەتا ئێستا ئەوەی کەوا هەنگاوی لە بۆ دەنێ سپۆنسەریتی حکوومەتە بە دەرەجەیەک لەبەرەوەی ئێمە وەکو کورد هەتاوەکو ئێستا شتی کۆمپانیایەکی وا دروست نەبووە لە کوردستان بتانی سپۆنسەری بەرهەمهێنانی فیلم بکە یان بەرهەمهێنانی دراما بکە. کورد لەبەرەوەی ئێمە لە سێ شاری کوردستان یعنی ناتوانین ئەو بزنسە باشە هەبێتن کەوا بتانی لە بۆ شانۆ یان لە بۆ فیلم یان لە بۆ دراما بتانی بەرهەمهێنی بیان سپۆنسەری بیتن. ئەوەی هەیە هەتاوەکو ئێستا بە زۆری سەتا دەتوانم بڵێم 1970 هەمووی لەسەر حکوومەتە. حکوومەتیش بەگوێرەی ئەو شتەی داینایە بەگوێرەی ئەو میزانی داینایە لە بۆ وەزارەتی ڕۆشنبیری دەتوانانی بەسەر بەڕێوەبەرایەتەکانی شانۆ و سینەما و دراما دابەشی بکە. ئەوەش لە تاقەی حکوومەت زۆر بەڕاستی زۆر کەمە چونکە ئەوەی ئەمە دەمانەوێت ئەوەی ئەو ئەکتەرە زۆرانەی دانێت ئەوەی ئەو هەموو شارەی هەیە ئەوەی ئەو جەماوەریکەوە پێویستە ئەمڕۆکە لە کوردستان ئێمە مانجێ دوو شانۆگەری بینی سێ شانۆگەری بین بەداخەوە ئەوە دروست نەبووە تا ئێستا لە کوردستان مەسەلەن ئەتوو لە هەفتەی شانۆگەریەکی ببینی دەبێت مانجێ شانۆگەریەک مانجێ دوو شانۆگەری ئەو هەوڵانای حکوومەت بەڕاستی هەوڵێکی لەسەر خۆیە. زۆر باشە کە خاسم دەسەکانە خۆش پێم خۆشە دوپرسیارم ئاڕاستی بەڕێز بکەم کە ئایا لە بەرنامەتەیە کە کاری هونەری تازە هەبێت هەموەکو دراما یاخود ئەگەر فیلمێکی سینەمای بێ و کاری شانۆیش؟ بڵێ ئێمە دوا ئیشمان دوا کاری دراماییمان کە ئێستاوا لە وێنەگرتنە درامایەکە 6 ئەڵقەیە درامای چەرخ و فەلەک لە نووسین و دەرهێنانی بیلال شاکرا دوا کارە ئینشاءالله لەو ماوانە بە بینەران شاد دەبێت.
دەسەکانە خۆشکە قاسم هیوای تەمەندرێژی و بەرداوامیت بۆ خوازم زۆر سپاس کە ئەمێوارێ لەگەڵمان نبوویت ببوورە بۆ ئەو کێشێشی کە دروست بوو کە دیارە دەنگەکەی مەباشی ناگەشتە لای تۆ کە ئاماژە پێکرد کاکەوتایی پرسیارەکانە نابیست دووبارە ببوورەوە سپاس بۆ تۆ کە لەگەڵمانە بەشدار بوویت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبەینی هاوکارانم با پرۆگرامی کینۆ لەگەڵتانە بە نێوارێکی خۆش بۆ گشت لاکتان